ماوەی زیاتر لە 3 مانگە خولەکانی تۆپی کوردستان دەستی پێکردووە و تاوەکو ئێستاش ناوبژوانان و سەرپەرشتیاران هیچ بڕەپارێکیان لە بەرامبەر ئەرکەکانیان وەرنەگرتووە. ناوبژوانان و سەرپەرشتیاران بەهۆیەوە بێتاقەت بوون و لەسەر خەرجی خۆیان بۆ شارەکانی دیکە گەشتەکانیان ئەنجام دەدەن. دەیانەوێت لە ڕێگای پەیامەوە گلەیی و گازاندەکانیان بگات، بەڵام پەیام زۆر هەوڵیدا لێدوان بدەن ئامادە نەبوون. لە بەرامبەردا بۆ گەیاندنی پەیامەکەیان پەیام پەیوەندی بە سەرۆکی یەکەی تۆپی کوردستان کردو، ئەویش هۆکاری دواکەوتنی بۆ خەرجنەکردنی بودجە گێڕایەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە، بەڵام موژدەی ئەوەی پێدان لەم هەفتەیە ڕێژەی لە 150 مافەکانیان پێ بدرێت و هەر کاتێکی شپارەی حکوومەتیان گەیشتە دەست ڕێژەکەی دیکەشیان پێ بدەن. زۆر سپاسی ئەو ناوبژوانانە و سەرپەرشتیاران و ئەندامانی ئەوانی ناو یەکێتی تۆپی کوردستانیش ئیش دەکەن تاکو ئێستاکە هەمووی بە خۆڕایی ئیشەکانی خۆیان دەکەن لە حسابی خۆیانە لەبەرەوەی دەزانین لە فترێکی نزیکی شەڵە کە ئەو میزانیە بۆ ئەو منحەیە بۆمان سەرف دەکرێت و بتوانین ئەو مەساریفانێکە کردیان و ناوبژوانان و سەرپەرشتیاران و هەتا ئەندامانی یەکێتی تۆپی کوردستان ئەوانە هەموو مەساریفەکانیان بدەینەوە. دەتوانم لێکوانە شتێکی تر بلێم لەبەرەوەی ئێمە ڕۆژانە لەگەر لە خەتداین لەگەر حکوومەت و لەگەر ئەو جێگانێک کە پەیوەندیدارم بەوە توانیتمان لەوانەیە لەو هەفتەیە بتوانین لە 150 ئەو سەرفیاتانە کە کرایە بۆیان دابی بکەین و انتظار دەکەین کە حکوومەتیش بڕیاری لەسەردا کە من حکەمە ئەوانی دیکەشیان بۆ تەواو بکەین. من دڵنیایان دەکەمەوە لە هەر شوێنێک بی ئەگەر توانیان شتێکی 100% لۆ مەسلحەتی وەرزش بیتن لە چێن دەری قسەکان بکەن و ئەگەر تەوجیهی قسەکان لۆ خودی خۆشم بیتن زۆر تەبیعیە، بەڵام لە ڕوح و لە ئەخلاقی وەرزشی دەرنەچی لەبەرەوەی ئەوانیش باش دەزانن کە قسەکان ئەگە بکەن ئەو قسانی من دەکەنەوە زیاتر نییە. ئەمساڵ خولەکانی تۆپیپی کوردستان بە چڕ و پڕیەکی زۆرترەوە یاریەکانی بەڕێوە دەچێت. خولەکانی نایاب و پلێک و جام و فوتساڵی کچان ڕاستەوخۆ لەژێر سەرپەرشتیەکەی تۆپی کوردستانە. خولەکانی لاوان و تازە پێگەشتوان و پلە دووش یەکێتی لقی پارێزگەکان سەرپەرشتی دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.